بینەرانی ئازیزی NRT ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. لە دوای هەفتەی شوباتەوە ڕۆژنامەنووسان و ڕاگەیاندنکارانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەرفراوان ڕوبەڕووی پێشێلکاری بوونەتەوە. دوای چواربڕیارەکەی سەرۆکی هەرێمیش ڕاگەیاندنکاران و هاوڵاتیانی کوردستان بە شێوەیەکی گشتی و تا ڕادەیەک لایەنە سیاسیەکانیش گەشتبین و دڵخۆش بوون. بەڵام دەبینین دوای تێپەڕبوونی کەمتر لە 24 کاتژمێر بەسەر بڕیارەکانی سەرۆکی هەرێمدا هێرش دەکرێتە سەر بەڕێوەبەری کۆمپانیای ئاوێنە و بریندار دەکرێت و دوای چەند ڕۆژێکیش سەرنووسەری گۆڤاری لیڤین دەستگیر دەکرێت و بە وتەی خۆشی لەلایەن پۆلیسەوە هێرشی کراوەتە سەر و سوکایەتی پێکراوە. ئەمە تەوەری تاوتوێ ئەمڕۆمانە. بۆ قسەکردنیش لەسەر ئەم تەوەرانە میوانداری کاک بابەکر دڕەیمان کردووە بەڕێوەبەری کۆمپانیای وشە. کاکە بابەکر بەخێربی گەر لەوێ دەست پێ بکەین لە دوای ڕووداوەکانی هەفتەی شوباتەوە هیچ ئاسۆیەکی گۆڕانکاری بەرەو باشتر بەدی دەکرێت لە بارودۆخ و ڕەوشی ڕۆژنامەنووساندا لەم هەرێمە؟ ڕاستیەکەی بارودۆخی ڕۆژنامەنووسان پەیوەستە بە کۆی بارودۆخی کوردستانەوە. ینی ئەگەر بارودۆخی کوردستان بەرەو باشە بڕوە، ئەگەر فەزایەکی ئازادی فراوانتر تەسوید ببێت لە کوردستانە بچەسبێ، ئەگەر ئازادی سیاسی لە کوردستانە بچێتە قاڵبی یاساوە، ئەگەر دەستوری هەرێمی کوردستان دیموکراتیانەتە بنووسرێتەوە، ئەگەر زۆر ئەگەری تر کە پەیوەندیان هەیە بە سیستەمێکی دیموکراتی خۆرئاواییەوە ئەم سیستەمە لە کوردستانە بچەسبێ بێگومان ئازادی ڕۆژنامەگەری یاخود ئازادی بە معنایەکی گشتی تر لە کوردستانە بەرەو پێشەوە ئەچێەوە، کاری ڕۆژنامەگەری ڕۆژنامەنووسان بەرەو پێشەوە چێ. بەڵام بەداخەوە وا هەست دەکرێت کە ڕۆژنامەنووسانی کوردستان سەرڕەمی مەسەلەکە بوون، یاخود ریزی هەرە پێشەوەی ئەم جەدەلە بوون، ئەم مناقەشەی بوو کە لە کوردستانە هەبوو. بۆیە بینیمانەوە ئەشی بینینەوە ڕەنگە لە داهاتووشە بەداخەوە بیبینینەوە کە ئەوان بوونەتە قوربانی بۆ ئەو توندوتیژەیە کە دەسەڵات ئەینوێنە بەرامبەر بە خەڵکی ئازادی خواز و پێشکەوتنخوازی ئەم وڵاتی ئێمە. بۆیە من پێم وایە تا ئەو کاتێک کە لە ناو دەسەڵاتی سیاسی کوردیە، لە ناو دەسەڵاتی سیاسی کوردستانە گروپێک، هێزێک، جەماعەتێک مابێت کە دژی ئازادی بە بۆ معنای کە لە کوردستانە ئێستا ممارەسە ئەکرێ، پێم وایە ناکرێت بازەوە بکەین کە وڵاتی ئێمە بەرەو ئاشتیەکی کۆمەڵاتی ڕۆشتووە یاخود بەرەو ئەو ڕۆشتووە کە دیموکراسی تا چەسبی بێ. بەتابەتی قسەیەکەی ئەڵێ دوژمنانی ئازادی مناقەشە ناکەن، ئەقیژێنن، هاوارەکەن و ئەتەقێنن. و ئێستاوەمان بینی یعنی کە لە فترەی پێشوو تۆ باست کردووە خۆشمان بینیمانە ئەوەی کاک ئاسۆز و ئەوەی کاک ئەحمەد، ئەوەی کاکانی تر کە ڕوویاوە، ئەمە هەمووی بەڵگەی بۆ ئەوەی کە لە وڵاتی ئێمەدا بەڕاستی ینی ئەو فەزای کە چاوەڕێمان نەکرد بە تایبەتی کە ئێمە ئەبینین لە ئاستی سەرەوەی دەسەڵاتی سیاسی لە کوردستانە، لە سەرۆکاتی هەرێم، لە سەرۆکاتی حکوومەت، لە مەکتەب سیاسەکانیش تەنانەت قسەلەوە ئەکرێت کە لە وڵاتی ئێمە ئازادی بەقرار ئەکرێ و دیفاعی لێکرێەوە. گوایە هەندێکیان باز لەوەکەن کە پێویستیان بە ئامۆژگاریکردنی معارەزەش نییە. بەڵام ئەوەی کە بینیمانەوە بەچای خۆمان دەبینین ئەمەیە. من بەش بە حاڵی خۆم پێم وایە کە لە هەر وڵاتێکە نەک مەسەلەکانی ئەمن و ئاسایش، مەسەلی ئەخلاقیش ئەگەر گۆڕانی بەسەرهات، ئەگەر ئەخلاقی کۆمەلگا بەرەو گۆڕانکارێکی خراپ و سلبی ڕۆیشت ئەبێ یەخەی دەوڵات بگری. ینی نەک مەسەلە ئەمنیەکانی ژیانی خەڵک پێوەستە بە سیستمی سیاسی و بە دەسەڵاتی سیاسیەوە، حتی ئەخلاق ئینسانەکان پیۆنی بە دەسەڵاتی سیاسیەوە. ئەمە قسەی مارکسە، قسەی من نییە. لەبەرەوە ئەمەی کە ڕوویداوە و ڕوو ئەدات، ئەمە علاقە بە دەسەڵاتەوە هەیە و تۆپشی دەسەڵات سەری سەرەوە مەسئولە بەرامبەر بەمە قەناعەتی من پێویستە علاجیکە و پێویستە ڕێگای پێ بگرێ. ئەو گروپانەی کە لە ناو سڵتەیە ماون و ئیمانیان بە ئازادی نیە، ئیمانیان بە قەناعەتیان بۆ نێک ئەم وڵاتە بەرەو پێشەوە بچێ، حەقیەخان بگرن و علاجیان بۆ بدۆزنەوە. کاک بابەکر بە بڕوای هەندێک لە چاودێر و هەندێک لە بڵێن خودی ڕۆژنامەنووسانیش ئەوەی بە ئامانج کراوە ڕۆژنامەنووسان و ڕاگەیاندنکارانی ئەهلی و سربەخۆ و ئۆپۆزیسیۆنن، کەواتە هۆکاری ڕاستەقینەی پشت ئەم بە ئامانجکردنە و ئەم هێرشانەی کە ڕوو دەدەن. بۆ من لە ماوەی ڕابردوودا زۆر بەدەگمەن بینیومانە ڕاگەیاندنکارێکی سەر بە یەکێک لە دوو پارتە فەرمانڕەواکە هێرشیان کرابێتە سەر، چەندە ئەمە ڕووی داوە، هێرشیان کراوەتە سەر ڕەنگە کامێراشیان لێوەرگیرابێ وەکو ئەمڕۆ لە سۆران ڕووی داوە. بەڵام زیاتر ئەوەی پشکی شێری بەرکەوتووە ڕۆژنامەنووسانی ئەهلی و سربەخۆ و ئازاد و ئۆپۆزیسیۆن. هۆکارەکان چین؟ هۆکارەکەی ئەوەیە کە ئەوەی کە قسەکە، ئەوەی کە ڕاستیەکان ئەڵێ، ئەوەی کە بە ئەرچی خۆی ئەزانێ، بە واجبی خۆی ئەزانێ، حەقایق بڵێ، ڕاستیەکان بە کۆمەلگا بڵێ، میدیای سربەخۆ و میدیای معارەزەیە. ئەوەی کە تقریبا ئەمە هەمووی ئەچێتەوە خەتێک، چونکە ئینسان کە بڕیاری یا ڕاستیەکان بڵێ، جا
پەیوەست بە حیزبێکی سیاسی معارەزە و یاخود پەیوەست نەبێ وەکو وجدانی خۆی چونکە وجدان شتێکی زۆر گرنگە بۆ ئینسان ئەگە وجدانی خۆی ویستی ئاسوودە بکە بۆی ڕاستەکان چۆن هەیە وا بیان خەتە ڕوو جا لە ڕۆژنامەیەکی ئەهلیابێ یاخود لە تەلەڤیزیۆنێکی ئەهلیابێ یاخود لە حیزبێکی معارەزابێ فەرق ناکە ئەم گروپە ئینسانان یاخود ئەم کۆمەڵە مرۆڤانەی کە بڕیاریان داوە لە میدیای ئەهلی یاخود لە میدیایەکی ناڕازیە بن بە دەسەڵاتی سیاسی قەنەعەتیان وایە کە ڕاستیەکانی کۆمەلگا سەبارەت بە گەندەڵی سەبارەت بە نەعەدالەتی سەبارەت بە کەمی خزمەتگوزاری سەبارەت بە دزینی پارەپولی میلەت سەبارەت بە جێبەجێ نەکردنی بڕیارەکانی خودی دەسەڵات بڕیارەندا ئەو قسانێ بکەن بۆیە ئەمانەیە خیانەگیرێ ئەو گروپانێکە لە سڵتا ماون وهەن و ێساش نفوزیان ماوە بەداخەو کە نفوزیان ماوە ئەمانەیە خیانەگرن و بێدەنجیانەکەن لە ئەساسە ئازادی بۆ چییە؟ ئازادی بۆ کەسانێکە لە سڵتان ئازادی بۆ کەسانێکە مخالفی سڵتن دەسەڵاتی سیاسی پێویستی بە ئازادی نە چونکە خۆی دەسەڵاتی بەدەستەوەیە ئەو نەکەرە ئازادی هەیە ئەو پارەشی هەیە و دەسەڵاتیشی هەیە و هێزی عسکەریشی هەیە هێزی پۆلیسیشی هەیە و تا ئەندازە کە توانین هێزی بڵێن هێزی دادگاشی بەدەستەوەیە لەبەرەوە ئەوەی دەسەڵاتی بەدەستەوە پێویستی بە ئازادی نییە ئازادی بۆ کەسانێکە لە بێدەسەڵاتن لەبەرەوە کە خەڵکی بێدەسەڵات و نوێنەرانی خەڵکی بێدەسەڵات و وتەبێژەکانی یاخود مکەبەرەکانی خەڵکی بێدەسەڵات قسە ئەکا ئەمە دەسەڵات یەخان پێگرێ و ئازاریان کەواتە کاک بابەکر ئەفم کە خەتەکەم تا چەند هاوڕایت کە شۆڕبوونەوەی دوو پارتە فەرمانڕەواکەی هەرێمی کوردستان بۆ ناو دام و دەستگا جێبەجێکارەکان ئەو لایەنەی بڵێن سوڵەتاتی تەنفیزی وای کردووە کە ئەم جۆرە ڕۆژنامەنووسانی وەکو تۆ باست کرد کە حەقیقەت دەخەنە ڕوو بە شێوەیەک بڵین دەنووسن کە ڕەنگە و لایەنانە بە دڵیان نەبێت وای کردو ئەوان بکرێن بە ئامانج و لە هەر لایەنێکا بێوەکو خۆت وتت دادگاکانیشیان ڕەنگە بەدەستەوە بێت لە هەر لە حەزە و هەر کاتێکە بیانەوە هێرشیان بکەنە سەر و دەستگیریان بکەن و ئەگەر بڵێن پێشلکاریشان بەرامبەر ئەزانی من دقیق ناڵم محاکمیان بەدەستەوەی محاکمیش تا ئەندازەیەک ئەوانەی کە حزبین و ملکەچن بۆ دەسەڵات ئەوان ڕەنگە مل بدەن بە هەندێک خواستی ئەو کەسانێکە لە سڵتا پیان وایە ئەبێ محاکم سەر بەوان بێ بەڵام بە شێوەیەکی گشتیم پێم وایە محاکمی کوردستان ئەکرێ ڕێزی بگرین و ئەشێ ومێدی تایە ئێستاش یعنی بەڵام ئەوی کە شەڕبوونەوەی دەسەڵات بەناو مؤسساتی حکومی نمونەیەکی زیندوو هەیە دوێنێ من سەردانی کاک ئەحمەد بیرم کرد لە ئۆفیسەکەی خۆیان 50 کەس چووە 40 کەس چووە بۆ گرتنی پۆلیس و زابط و ئەمانەی کە دەستگای جێبەجێکردن دوایی دەرکەوتەوە بچون بۆ محکەمە لە محکەمە بە بێ ئەمری دادگا بۆ مەسەلەکە یعنی بێ ئەمری محکەمە چونە سەر کەسێک لەبەرەوە ئەتوانین بڵێن دەسەڵاتی حزب ئێستا بە واضحی بە ڕۆشنی ماوە و هەیە لە مؤسساتی جێبەجێکردنە دەستگای پۆلیس دەستگایکی گرنگی جێبەجێکردنە دەستگایکی هەرە گرنگە کە تەماسی هەیە بە ژیانی خەڵکەوە تەماسی هەیە بە کۆمەڵانی خەڵکەوە و تەماسی ڕۆژانەشی هەیە بۆیە کاتێک سەرنووسەری گۆڤارێکی ناسرایی وەکو لڤین بەبێ ئەمری دادگا 50 کەس کەس دەچێتە ئۆفیسەکەیەوە ئازاریشی پێگەێنێ و ئیهانەشی ئەکات و شەقیشی تێ هەڵایات و ئەوە ئەشیبات بۆ محکەمە بەبێ ئەمری دادگا و حاکم پێوتە کاکە تۆ ببێ ئەمر هاتووی هیچ شتێک نییە لەبەرەوە ئەکرێ ینی ئێمە بڵێن بەڵێ لە وڵاتی ئێمەدا دەسەڵاتی حیزبی بەداخەوە نفوزێکی زۆری هەیە و تا ئێستا دانەبراوە لە دەسەڵاتی حکومی و ئەم حکوومەتی ئێمە پێویستی بۆیت جیابێتەوە بە تەواوی لە دەسەڵاتی حیزبی و حزب مەلەفی خۆی دوورخاتەوە لە دەسەڵاتی حکومەت ڕاستی ڕایەکەیە دەڵێت کە ڕۆژنامەنووسان یاخودە و کەسانی لە مەجای ڕاگەیاندنا کارەکەن لەلایەن هاوڵاتیانەوە تا دەگاتە پۆلیسێک تا دەگاتە ئاسایشێک تا دەگاتە بەرپرسە باڵاکانیش بە کەمیەوە تیان دەڕوانن بۆ نمونە تۆ دەبینی پۆلیسێک ڕەنگە ئەمریشی پێ نەکرابێت لە ڕۆژنامەنووسێک بات وەکو لەوەی کاک ڕێبین هەردیە بینیمان ینی هێرشی کردوەتە سەر ڕەنگە ئەمری ئەوەشی پێ نەبوو بێ ینی چۆن بڵین وا کراوە کە بە کەمیەوە بڕوان لە ڕۆژنامەنووس و ڕایەکی شەیە پێی وایە هۆکاری ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە پاشەگەردانیەک لە بوارەکەدا هەیە هەر کەسێک هاتووە بۆ بە ڕۆژنامەنووس هەر کەسێک هاتووە کامێرایەکی ناوی لە خۆی ناوە ڕۆژنامەنووس ڕەنگە کۆمەڵە زانیاریەکیش بڵاو بکاتەوە کە لە ڕووی ئەخلاقی ڕۆژنامەنووسیەوە ناڕاست بن هەست ناکەی ئەمەش پەیوەست بێ بەو حاڵەتەوە گەر بتوانین پەیوەستی بکەین و ڕەنگەکەین نەخێر کاک گادگەر مطلقاً قەنەعاتی من وایە مەسەلەکە پەیوەندی بەوە نیە مەسەلەکە ئێمە شتێک هەیە لە دنیادا هەموو خەڵکی دنیای عاقڵ دنیای پێشکەوت و دنیای شارستانی متفقە لەسەری کە پێوترێ یاسا قانون دانراوە قانون دانراوە بۆ ئەوەی کە حەلی وەسەط بێ یاخود کۆمەڵە ڕستەیە کە پەیوەندی ئینسانەکان ڕێگە خاپێکەوە ئەم کۆمەڵە ڕستەیە خەڵکی شارەزا پسپۆر لە مەجای خۆیان داڕشتووە کە بۆ نمونە ڕۆژنامەنووس
ئەمە تعبیرەکانێتی مەسەن قانونی سەحافەمان لە وڵاتی خۆمانە لە هەموو شوێنێکیش قانون هەیە بۆ ڕێخستنی پەیوەندی ئینسانەکان. ئەگەر قانونێک هەیە بۆ ڕێخستنی پەیوەندی ئینسانەکان بێم قانونە حاکم بێ، نەک ئەو کەسەی کە جێبەجێەکە ئەو بە میزاجی خۆی جێبەجێکە. ئەگەر کەسێک کامێرەیەکی پێەیە و ئەم کامێرەی خراپ بەکارهێنێ، کەسێک کە لە دەستگای جێبەجێکردنە بۆی نییە خۆڕایی یەخەی بگرێ، دادگا هەیە ئەبێ بە پرۆسەیەکی قانونیە شتەکە جێبەجێ بکرێ، نەک ئەو کەسێک کە فعلەن قانونەکە جێبەجێکە خۆی قرار بات. لەبەرەوە کەسێکی زابط کە ئیهانەی کەسێکات ئەمە خارجی قانونە. لە وڵاتانی ترە بۆ نمونە من نمونێک بێنمەوە لە وڵاتی بریتانیا لە زۆر وڵاتی ئەوروپیشە قانونێک هەیە بۆ دژی ڕاسیزم، دژی ڕەگەسپەرستی. هەر کەسێک مەسەن کەسێکی سپی پێست بڵێ ئەم سایقی تەکسیە کابراایکی ڕەشە من سواری سارەکەی نابم، بەپی قانون محکەمان کرێت و عقوبە ئەدرێ. ئەمە قانون ڕێکی خستووە کە لە وڵاتی بڵێن فلانە ڕاسیزم ڕەگەسپەرستی نییە، دژ بە ڕەش پێست. لە وڵاتی ئێمەش ئەگەر قانونێک هەبێ بۆ ئەوەی کە خەڵکی ڕۆژنامەنووس بپارێزێ، ئەگەر قانونێک هەبێ بۆ ئەوەی کە خەڵکی ئازادی خواست بپارێزێ، کەس بۆی نەبتە سەر ئۆفیسەکەی و کەس بۆنی لە بەردەرگای ئۆفیسەکەی خۆیان بەرکلکە دەماچەی بات و 32 تەقەڵ بخاتە سەریەوە. مەسەلەکە ئەوەیە قانون کە گوایە ئەڵەن هەیە جێبەجێ ناکرێ و ئەوانەی لەسەری سەرەوەن لێ ناپرسنەوە. مەسەلەکە ئەوەیە کە قسە ئەکرێ و قرارە درێ و بەڵێ نەدرێ ئەماکرێ، بەڵام قانون چی ئەگەر تۆ لێ نەپرسیتەوە؟ یعنی قانون ئەم کۆمەڵە وشە جوانە کە ڕێک خراوە بە شێوەیەکی زۆر منەظەم و جوان لە کتێبەکانە لە بۆڵتنەکانی پەرلەمانی کوردستانە یاخود لە هەموو شوێنەکانی ترە، ئەم قانونە ئەگەر تۆ نەیخێتە مەجای عەمەل و پراکتیکەوە، نرخەکەی هەرەوەیە کە شتێکی نووسرا و مەکتوبمان هەیە، شتێکی ئەوەیە مەرەکەبێکە لەسەر کاغەز کە تۆ کە جێبەجێ بکرێ و کاتە دەرەکەوێت کە تۆ تا چ ئەندازەیەک بایەخ ئەدەی بە ژیانی ئینسانەکانی وڵاتەکەی خۆت. ناشێ لە وڵاتێک کە تۆ سەرنووسەری یاخود خاو بەڕێوەبەری کۆمپانیایەکی ناسراو کە لەم وڵاتە تقریبا ئێمە 2 ڕۆژنامەنووسی و ئاوێنەمان نییە، نیمانە وەکو ئاوێنە و کاوڵاتی، ینی چۆن لە وڵاتانی ترە مەسەرەن لە فەڕەنسا فیگارۆ هەیە و لیبراسۆن هەیە و فڵان هەیە فیسار هەیە، لە وڵاتی ئێمەشە هاوڵاتی و ئاوێنە و چەند شەی تری وامان هەیە. تۆ کاتێک سەرنووسەر و خاوەنی کۆمپانیایەکی زەبەلاحی میدیایی کە دەماچێت لێ ئەدرێت و وازەح نییە چیە و چییە، ئەمە ئەگەر حکوومەت دەسەڵاتی سیاسی خۆی بە فعلی خۆی کردبێتی ئەمە تاوانێکی گەورەی و ئەبێ ئەمە دیارە معناکەی چییە. خۆ ئەگەر ئەویش نەبێ هەر مەسئولە بەرامبەرەوە، ئەرکێکی گەورەی لە سەرشانەکە ئەمە بدۆزێتەوە، چونکە ئەمە داعمی دوو سارە نییە لە ڕێگای دوکان بڵێن ئەمە بن نەتیجە، ینی لە نەتیجەی ئەخیرە ئەمە حکوومەت مەسئولە بەرامبەر بە چاکنەکردنی جادەکان، ئەمە ئەوە نییە. ینی ئەمە خەدەمات نییە کە بڵێن فلان قایم قام یاخو فلان مدیر ناحیە فلان محافظ کە موکورتی کردو و مەسئولین ڕاستەوخۆ لە حەدەسەکە لە مەسەلەی سەحافەیە، لە مەسەلەی ئاسایشی ئینسانەکانی وڵاتێکە ڕاستەوخۆ حکوومەت مەسئولە بەرامبەر بەوە، ڕاستەوخۆ مەسئولە و ڕاستەوخۆ بێ خەیب گیرێ و ڕاستەوخۆ بێ وەڵام باتەوە. بەڵێ کاک بابەکرد لە ئێستادا دەبینین هاوڵاتیان و لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش ینی بە پەرۆشیەوە چاوەڕێی دەستپێکردنی جێبەجێکردنی قۆناغی دووەمی 4 بڕیارەکەی سەرۆکی هەرێمن. بەڵام لەم ئان و ساتەدا و یەکێک لە بڕیارەکانیش دەبین باس لەواکە دەبێت ینی بریتێ لە ڕاگررتنی ڕاوەدونان و هەڕەشەکردنی سەر چالەکوانانی مەدەنی و ڕۆژنامەنووسان، ئەمە یەکێکە لە بڕیارەکان. ئەمە مای دڵخۆشی هەموو تاکێکی ئەم کۆمەلگایە بوو. بەڵام دەبینین دوای کەمتر وەکو پێشتری شامەژەم پیا لە 24 کاتژمێر هێرش دەکرێتە سەر کاک ئاسۆ سەردی بەڕێوەبەری کۆمپانیایانە و لامان کاتە وەکو کاک ئەحمەد میرە خۆی دەڵێت هێرشی کراوەتە سەر لەلایەن پۆلیسە و پێشتر ئاگدار نەکراوەتەوە کە دەبێت ئامادەبێت لە بەردەم دادگا و سوکایەتیشی پێکراوە. لەم ئان و ساتەدا ئەم شتانە بۆ ڕوەدەن. ڕاستیەکەی ئەوە مۆزۆیەکی ئالۆزە، بەڵام ئەگەر بمانێ ڕوونی کەینەوە یاخود سادەی کەینەوە ئەتوانین بڵێن کە لە وڵاتی ئێمەدا نیەتێک هەیە بۆ باشە، نیەتێک هەیە بۆ کاری خێر، نیەتێک هەیە بۆ پێشکەوتن. ئەم نیەتە لە گفتوگۆی نێوان دەسەڵات و معارەزات تا ئەندازێک ڕەنجی داوەتەوە. مناڵم ینی ئێمە گەیشتون بە ئامانجی ئەخیر و گەیشتون بە هەدەفی خۆمان، بەڵام دەسەڵاتی کوردی تێگەیشت کە ئۆپۆزیسیۆنێکی بە قووەتی هەیە، ئۆپۆزیسیۆنێکی هەیە منەظەمە ڕێکخراوە و معارەزەیە شخصیاتی بە قووەت و بەهێزی تایە کە بێدەنگ ناکرێن و بێدەنگ نابن و ئەمانە هێزێکی جەماوەری گەوران لە پشتەوەیە و میدیایەکی ئازاد لە کوردستانە هەیە. ئەمانە حکوومەت و دەسەڵات تێگەیشتووە، بەڵام ئەم نیەتە خێرەی کە احتیمال لە ئایندا جێ ببێ، هەندێک خەڵکە لە خودی سڵتایە کە ڕێگرە بۆ ئەمەی کە ڕووی داوا بە قەناعەتی من دقیق ئەوەیە کە لەنا خودی سڵتەی سیاسی کوردیە، لەنا خودی دەسەڵاتی سیاسی کوردستانە گروپ و ئینسان هەیە کە ئەوێ ئەم پێشکەوتنە لەکەدار بکە، ئەم پێشکەوتنە بوەستێنێ، ئەم پێشکەوتنە
تەگەری بۆ دابنێ و نێڵێ ئەم حەدەسە ڕووبە بە دەقیقی و بە شێوەیەکی ورد دەتوانین بڕین ئەمە جۆرێک بوو لە تەگەرەدانان بۆ بڕیارەکانی سەرۆکی هەرێم لە کاتێکە سەرۆکی هەرێم وکو جەنابەت و تو خۆممان ئەزانین ئەو ئەڵێ ئەبێ هێرش بۆ سەر ڕۆژنامەنووسان بوەستێنرێ ئەمە ئەکرێ ئەمە ناوعێکە لە تەحەدا و ناوعێکە لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ خودی دەسەڵاتی سیاسی خۆیە کەواتە ئێمە ئەگەین ئەو قەناعەتی کە دەنا خودی سڵتەکەی خۆمانە دەسەڵاتی سیاسی کوردیە خەڵکانێکن کە ئەبێ خۆیان بۆ ئەم گەڕێن یعنی ئێمە بەڕووی هەموو سڵتەکە بووینێتەوە ینی میدیای ئازاد و خەڵکی ئۆپۆزیسیۆن بەرامبەر دەسەڵاتەکە بووینێتەوە ئەڵێن کاکە ئەمە کەم کوڕەکانتانە ئەمە خراپەکانتانە بەڵام ئێستا کە ئەوان دانەوێ هەندێک هەنگای باش بنێن لەنا خودی بێگومان ئەمریکا کراوە خەڵکی معارەزەی کردووە بێگومان ئەمریکا بەرامبەر بە کاک ئاسۆس و کاک ئەحمەد و کاک فلان و فلان ئەکرێ لە مۆدووە ئەمە خەڵکێک نایکە کە لەبەرەی چاکسازیایە خەڵکێک کە دژی چاکسازیە کەواتە تۆ پێ دوایە ئەوەی ئەم کارە ئەکات بەرژەوەندی ئەوان لەوەیان نییە کە بارودۆخەکە ئارام بێتەوە و بڵێن بەرەو باشتر بڕات بێگومان بەرژەوەندیان لەوەدا نییە کە وڵات ئارام بێتەوە بەرژەوەندیان لەوەدا نییە کە خەڵکی ڕۆژنامەنووس و خەڵکی ڕۆشنبیر و خەڵکی باشی ئەم وڵاتە لە ئارامی و لە ئاسایشە بژی یعنی ئەمە ئەزمموی مێژووی شێ لەمە لە فەڕەنسا کاتی خۆی پیاوێکی گەورەیەک و دیگۆل کە لە شەڕی ئازادکردنی فەڕەنسا بەشدار بوو لە ساڵی 1945 بەدواوە هەندێک خەڵک ویسیان بیکوژنی قلاویان بەسەرا کرد یعنی ئەمانە هەیە ئەمانە سەر قیادەی کوردی خۆشمان ئەزانێت کە گروپ هەیە کە شخصیات هەیە کە هێز هەیە لەناو خۆیانە ئەبێ ئەمە ئاکات و ئەبێ ڕێگای پێ بگرن ئەمە واجبی خۆیانە واجبی ینی ئەرچی ئۆپۆزیسیۆن نییە ئەمە بکە و پێی ناکرێ معارەزە و میدیای ئازاد فقط دەتوانێت شتەکان بڵێ دەری بخا و بیخاتە بەرچاوی خەڵک و دەسەڵاتی سیاسی خۆی ئەرکێتی واجبێتی ئەگەر ئەمانەکە ینی شەریکە لەگەڵ ئەمانەی کە ئەم ئیشەکەن ئەوانەی کاک بابەکر بەڵێ ئەگەر قسەکانت تەواو کرد بێت ڕایەکەی دەڵێت بڵین ئەوەی ڕووی داوە وەکو خۆشت ئاماژت پێدا تەحەدایەک بوو بۆ بڕیارەکانی سەرۆکی هەرێم وەڵامێک بوو بۆ ئەو بڕیارانی سەرۆکی هەرێم کە لە سنووری دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستاندا ئەم بڕیارانە ئەرزشیان نییە و کاریان پێ ناکرێت کەواتە لەم قۆناغەدا ئەرکی سەرۆکی هەرێم چییە؟ دەبێت ئایا کاتی ئەوە ناتوە کە خۆی ینی لە چاوی خۆیەوە نەک لە چاوی سێم و چوارەم و کەسانی ترەوە چاودێری بارودۆخەکە بکات و سنوورێک بۆ پێشێلکاریەکان دابنات و خۆی چاودێر بێ بەسەر جێبەجێکردنی بڕیارەکانی خۆیەوە بێگومان بەڵێ ئەمە ئەرکێکی ئەساسیە ڕەنگە خۆش نەبێ ئێمە ئەرکەکانی سەرۆکی هەرێم باس بکەینەوە دیاری بکەینەوە جەنابی شانەی زانن و ئەمەی کە باسمان کردووە لەبەر چاومان ڕوویدا ڕووداوێکی بچووک نییە و ئەمە بۆتە حاڵەتێک و هەندێک لە ڕۆژنامەنووسەکان باسێکەکە ئەم بۆتە حاڵەت ینی ڕوودا و شتێکە جارێک ڕووبا و نەبێتەوە ئەمە ئێستا بۆتە حاڵەت کاک ئاسۆس کاک ئەحمەد کاروان کەمال کاک فلان کاک فیسار ئەمە تەقەی لەکرێ قاچی بریندارەکرێ ئەوە کرێ ئەمە هێرشێکی ترساندنی خەڵکی ئازادی خوازی ئەم وڵاتەیە بۆ ئەوەی کە بێدەنگ بن بەرامبەر بەو ناحەقی و گەندەڵی و خراپەکارانی کە هەیە ئەمە ئێستا ئەگەجاران ئێمە ئەمانوت ئێستا دەسەڵات خۆشی ئەیبینێ یعنی ئێستا دەسەڵاتی سیاسی خۆشی بەرچاوی ڕوونەکە ئەم قسانێک کە کراوە ڕاست بووە ئەوە ئێستا ئەیبین خوان بۆیە نەکرد ئەرچی سەرۆکی هەرێم بێگومان ئەرکی سەرۆکی حکوومەتە ئەرچی هەموو دەستگەکانی ئەمن و ئاسایشی وڵاتەیە کە ژیانی خەڵک بپارێزن کەسێکی ڕۆژنامەنووس هاوڵاتیش ئەم وڵاتەیە هەمووکو سەحافی و ڕۆژنامەنووس واجبە کە بپارێزرێ هەمووکو هاوڵاتی ینی قسەکە لەوە نییە کە ئیمتیازەکە بێ بۆ خەڵکی سەحافی هەموو کەسێکی ئەم وڵاتە واجبی حکوومەتەکە بیپارێزێ و ڕێزی بگرێ ژیانی تەمینکە ئەم حکوومەتە بۆچی حکوومەتە ینی حکوومەت واجبی چییە ئەرکی ئەساسی حکوومەت ئەمن و ئاسایشی وڵاتە ئەگە ئەمن و ئاسایشی پێ ناکرێ ئەی چیەکە بەدەر لەوەی کە ڕۆژنامەنووس خۆی دەبێت حەسانەیەکیشی هەبێ وەکو هاوڵاتیەکیش دەبێت بڵین ڕێزی لێ بگیرێت و پێشەلکاری بەرامبەر ئەنجام بێگومان ببوورە ینی ئێستا ئەوەی کە جێگای خۆشحاڵی بوو یاخو بڵێم جێگای سەرنج بوو لە ڕووداوی کاگە ئاسۆسە هەموو ئەو مەسئولانی کوردستان وتیان محکوم یەکەین سەرۆکی حکوومەت سەرۆک کۆمار سەرۆکی هەرێم مەکتەب سیاسیەکان شخصیاتەکان باشە بەڵام محکومکردن ئەگەر بۆ دیزە بە دەرخۆنەیە ئەگەر بۆ ئەوەی خەڵک ینی چاوی خەڵک خۆڵی تێ بکرێ و شتەکە گوم بکرێ وەکو مۆزوعەکەی نالیا نازانم ئەوی کۆن بوو مۆزوعەکە خەڵک نبینێ محاسەبەکان بەرەو کوێ چێ لەبەر ئەوە ینی خەڵکی ئەم وڵاتە هوشیار بۆتەوە پێویستە ڕێزی هوشارەکان بگیرێ پێویستە تەقدیری ئەو وەزع بکرێت لە کوردستانە هەیە پێویستە ینی ئەڵێن قسەیەکەی ئەڵێ خراپترین قانون باشترە لە بێ قانونی بەڕاستی ینی ئێستا واسەکە لەم وڵاتە قانون نییە چونکە من ئەگە بزانم قانونێکی خراپی ئاچاک هەوڵێم خۆمەکە قانونەکە بگونجێنم بەڵام ئێستا کە بزانم قانونی هەر کەسێک گێتە سرم لە من وەکو سەحافیەک وەکو کەسێک لە وڵاتەکە کاری ڕۆژنامەگەری ئەەکەم و یاخود ئیشێکم هەیە من ئەترسم لەوەی کە بێنە سەرم
چونکە من هاوڕێکەکەم لەو لاو لێدرا هاوڕێکەکەتم لەو کلکە دەماچە چشا بەسەریە خۆ من لەوان زیاترم نە لەوان گرنگترم حتمما ئێمە ژوامان لێکرێ ئێمە ناشمانێت لەوان گرنگتر و لەوان بە بایەختر بین ئەوانە هاوڕێ ئێمە و چاوی ئێمەنیان ئەم وڵاتە خێزانی هەردی فەخریە وڵاتن بەڕاستی یعنی ئەمانە هەوڵیان داوە و جێگای شانازین لەبەرەوە پێویستە ئەم وڵاتە مەدالیایان باتێ نەک بچێ بەدەماچە لیام دات و ئیهانەیان بکە بەڵێ کاک بابەکر وەکو خۆش قسەت لەسەر سوستاندنی نالیا کرد بەر لە نزیکەی حوت مانگ بڵێن لە ئانووساتی دەستپێکردنی خۆپیشاندانەکاندا کەناڵی NRT سەر لەبەر سووتێنرا و دواتریش بینیمان کە ئەنجامدەرانی ئازادن و بڵێن دەستگیر نەکراون تا ئەم لەحزەیە و دەشبینین لە ئێستادا گەشتبینیەک بەدی دەکرێت لەوەی کە ئاسایشی سلێمانی ئەنجامدەرانی هێرشەکەی سەر کاک ئاسۆسی دەستگیر کردووە کەواتە پێت وایە ئەمەش بۆ ئەوە بێت کە ئەم مەسەلەیە یاخود ڕای گشتی هاوڵاتیان بەرامبەر بڵێن نووسەرێک کی وەکو کاگاسۆ سەردی بێدەنگ بکەن و کەپی بکەنەوە یاخود فعلەن گەشتبینیەکەی وەکو خۆشت ئاماژەت پێدا هەریەک لە سەرۆکی هەرێم و سەرۆک کۆمار و سەرۆکی حکوومەت لایەنەکانی لایەنە پەیوەندیدارەکانی ڕاست پاردووە بۆەوەی لێکۆڵینەوە بکەن ئایا ئەم گەشتبینیەی تۆ یاخود ئەم گەشتبینیەی بە عام هاوڵاتیان لەو ڕوانگەیەوەیە کە ئەمان هەستیان بەو مەسئولیەتە کردو و دەبێت ئەنجامی بدەن یاخود دەیگەڕێتەوە بۆەوەی کە جارێکی تر ئەم مەسەلانە پەردەپۆش دەکرێن و هیچ ئەنجامێکی نابێت هەرچەندە بڵین ئەنجامدەرانی هێرشەکانیش دەستگیر کراون زانی یعنی ئەم مەسلەیەکی کراوەیە مەسلەیەکی حساسە ینی بە هەردوو بارەکەدا کراوەیە ئەشێ ئەم هەوڵانەی کە ئەدرێ ئەم قسانەی کە کرێم قسە باشانە بۆ ئەوە بێ کە مەسەلەکان دیزە بەدەخۆ نەبکرێ و ئەشێ نیەتێکی باش بێ کە بەڕاستی نیەتی ئەوە بێ ئەم وڵاتە بەرەو پێشەوە بچێەوە ئاساییشە بێ و ژیانی خەڵک خۆش بێ هەردوو اختیارەکە کراوەتەوە بۆ خەڵکی ئەم وڵاتە هەردوو قاپیەکە سەر پشتە تا ئێستا هەندێشتی باش هەیە هەندێک نیەتی خێر هەیە هەندێشتی باش هەیە بەڵام لە پەنان نیەتە خێرەکان نیەتی شەڕیش هەیە نیەتی خوێنیش هەیە نیەتی کوشتنیش هەیە ئەمە هەردووشیمان بینیوە و هەردوو قاپیەکە لەسەر پشتە قسێکێ لە کوردەواری ئەڵێ جوجیلان پایزان دەژمێرن دووچک پایزان ئێژبێنە خۆ چەنی ماوە یعنی ئەمە ئەبێن بەرهەمی مەسەلەکە تەماشاکەین ئەخۆ بەرهەمەکە چییە ئەگەر زانیمان ئەگەر بینیمان ئەوانەی کەنالیان سووتان هەمویان جیران و درانە مەحکەمە لەبەر چاوی خەڵکەوە سزای خۆیان وەرگرت ئەڵێن ئامین ئەگەر بینیمان ئەوەی کە کاگاسۆس هەردی بە داواتە بەرکە کە دەماچە گیرا و محکەمە کراو و سزادرا لەبەر چاوی خەڵکەوە ئەڵێن بەڕاستی ئەمە ئیتر عەدالەت حاکمە ئەگەر بینیمان ئەوەی کە چۆتە سەر ئۆفیسی ئەحمەد میرا و ئیهانەی پێکردووە عقوبەترا ئەڵێن باشە بەڵام ئێمە یعنی ئەمە پرۆسەکە ئێستا لە سەرەتای نێمە سەرەتایەک دروست بووە بەڵێ ئەم سەرەتایە هێزێکی گەورەی ئۆپۆزیسیۆن هەیە و دەسەڵاتی سیاسیش هەیە ئێمە لە وڵاتێکیان کە وڵاتی ئێمە شوێنێکی حساسمان هەیە ئەم شوێنە حساسە کوردستانی عێراقا لەم سەرمان ئێرانە ئەو سەرمان تورکیا ئەو خوارمانەوە قەومیەتی توندڕە و ناسیۆنالیستی عەرەبیە ئەمەمان هەموو خەڵک ئەمە ئەزانێ بەڵام وەکو خەڵکێکی عاقڵی ئەم وڵاتە ئەزانێ ئێمە دۆخەکەمان حساسە ئەبێ دەسەڵاتی سیاسی بزانێت کە ئەم دۆخە حساسە یعنی ئەم حساس بوو هەستیاربوونی دۆخی کوردستان هەر بۆ معارەزە و خەڵکی ئازادی خواز نییە بۆ ئەوی شەروایە ئەگەر خراپە خەڵک دەنگ هەڵبڕێ ئەگەر خراپە دەسەڵات ئەڵێ خەڵک بانگەوازکە بۆ گۆڕانکاری ێ باشە تۆش ئەمنی ئەم وڵاتە بپارێزە تۆش ئازادی ئەم وڵاتە بپارێزە تۆش محاولە بکە کە عەدالەتی حاکم بێ ئەگەر ئەمانەمان بینی لە ئایندەیەکی نزیکە ئێمە ئەڵێن باشە وەڵا ئەمە سوپاس بۆ خوا ئەمە گۆڕانکاریەکان بووە بەڵام ئێمە بەڵێنمان داوە ئەوانەی کە شەڕ بۆ ئازادیەکەین کە تا سەد بڕۆین و تەماشا بکەین ناخواڵاتەکەمان بەرەو کوێچێ چەند کەسێک لە دەسەڵاتی سیاسی خۆی بە مەسئولە زانێ ئێمە شەروایین ینی ئەوانەی کە شەڕەکەن بۆ ئازادی ئەوانیش ژیانیان تەرخان کردو بۆ مەسەلەیە و ئەمە مەسەلەیەکی جددیە بۆ ئێمە بەڵێ زۆر سوپاس کاک بابەکر دڕەیی بەڕێوەبەری کۆمپانیای وشە سوپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆی تاوتوێمان دووبان کردی بینەرانی ئازیز تاوتوێ ئەم ڕۆژمان کۆتایی هات تا تاوتوێیەکی تر بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ